کێ دۆخی هەرێمی بەم ڕۆژە گەیاند. لەوانەیە ئەمە پرسیارێکی سادە بێت کە کێ دۆخی هەرێمی کوردستانی بەم ڕۆژە گەیاند؟ کێ بووە هۆکاری بەهێزکردنی پێگەی کورد لە نێو حکوومەتی فیدراڵیدا؟ کێ بووە هۆکاری تێکچوونی پەیوەندیەکانی بەغدا و هەولێر لە دوای ئەم هەموو قوربانیدانە؟ کێ بوو لە سەدا 51 خاکی ئازادکراوی هەرێمی کوردستانی دۆڕاندەوە؟ لە کەمپەینی هەڵبژاردندا زۆر بەڵێنی برێخەدار با جەماوەردەدرێن، زۆر درۆی شاخدار بەرز دەکرێنەوە، بەڵام ئەزموونی 27 ساڵی ڕابردوو زۆر ڕاستی ڕوون کردوەتەوە و بەڵێنی ئەمڕۆشی لە لای جەماوەری کوردستان کردووەتە نەخشی سەر ئاو، چونکە جەماوەر چاک دەزانێت ئەوەی ئەزمونکراوی گەندەڵ و خراپەکار و پیسخۆر و ستەمکار تاقی بکاتەوە دەبێ پەنجەی پەشیمانی بگەزێ و کاڵک بە ئەژنۆی بشکێنێ. لەبیرتانە کۆمپانیان بۆ قازانجی فرۆشتنی نەوت دادەنا و جەماوەریان لە قازانجدا بەشدار دەکرد، بەڵام ئەنجامەکەی چارەگا موچەیان سەپاند. لەبیرتانە دانوت فرۆشتنی نەوت با سربەخۆ و ئابووری سربەخۆ پشکەکەی هەرێم لا بەشە بودجێ عێراق زیاتر دەکات و سربەخۆی سیاسی بەدواوە دەبێت کە بەراورد لەگەڵ حکوومەتی فیدراڵیدا زۆر زیاتریان دەفرۆشت، بەڵام بژێویان بەم شێوەیە لێکردین کە هیچ ناحەزێک حەسوودیمان پێنابات. ساڵانە چەند مانگیش لە چارەگە موچەی داسەپاویش بەناوی پاشەکەوتەوە خوراو، چ بگاتە حەقی فەرمانبەران کە هیچ ڕێگە چارەیەکی ئابووریان دانەنەوە بۆەوەی جەماوەر هیچی وایەکی بەم موچە خوراوە هەبێت. لەبیرتانە بەیانی و ئێوارە ئەو وتیان بە گوێمان دادەدا کە گوایە شتێک نەماوە بەناوی پێگەی ژیان لە نێوان کورد و عێراقدا، بەڵام ئێستا شانە خڕێ دەکەن بۆ گەڕانەوە بۆ بەغدا و دەستەبەرکردنی پۆست و پارە و ئیمتیازاتەکانی خۆیان. لەبیرتانە دانوت مادەی 140 دەستور بە ئۆتۆماتیکی جێبەجێکراوە و تازە جێبەجێکردنی ناوێت، ئێستاش هەموو هەوڵێک دەدەن بۆ سواڵی دەنگ بە بیانووی ئەوەی گوایە ئەم جارە لە بەغدا شەڕی دەستور دەکەن. لەبیرتان ئەندام و لانگرانیان هاندەدا بۆەوەی کە کارتی باری شارستانی و ڕەگەزنامە و پاسپۆرتی عێراقی لە کەمپەینەکانی ڕیفراندۆم دابسووتێنن. ئێستاش لا پێناوی یەک پارچەی خاکی عێراق هەموو جۆرە پاشەکشەیەک بە خزمەتی لەزاخۆ بۆ فاو بە شانازی و سەروەری بۆ خۆیان تۆمار دەکەن. ئەوەی جێگەی سەرنجی گەلەکەمانە ئەوەیە هەندێ لا کادیرە باڵاکانی دەسەڵات بۆ گەوجاندنی لانگرانیان لەم کەمپەینەدا هێشتا بەڕووقایمی باسی ڕیفراندۆمەکەی هەرێم دەکەن کە گوایە لی پەشیمان نین. ئەیەوە کێ بوو کاتێ دادگەی باڵای فیدراڵی ئەنجامی ڕیفراندۆمەکەی هەرێمی هەڵوەشاندەوە و بەنادەستوری ڕایگەیان لە ئاستی باڵادا ڕایگەیان کە ئەوان بە بڕیارەکەی دادگای دەستوری ڕازین و کاری پێدەکەن. لەبیرتانە ئەو کاتەی دڵسۆزانی گەل و نیشتیمان با خوێندنەوەیەکی زانستیانە دەیانوت ڕیفراندۆم ڕاستە مافی گەلەکەمانە، بەڵام دەبێ گوێ بگرین بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی. هەندێ لانگری ڕیفراندۆم کارێزمای کوردیان بە جۆرج واشنتن و بیسمارک دەزانی و دانوت کێ ئێوە دەناسێت، کێ گوێ لە ئێوە دەگرێت. تورکیا و ئێران و ئەمریکا و ئەوروپا کارێزمای کورد دەناسن، ئێوە توانای سیاسی و سەربازی و ئابووریتان لەبەردەستدانیە. لەبیرتانە دەیانوت مردنە لە وڵاتی جینۆسایددا بمێنینەوە، بەڵام دوجار زۆر بە خراپی پاشەکشان بە گەلەکەمان کردو. ئێستا وەکو چاواشەکردنی ڕایگشتی باسی شەڕی نەتەوەی و دەستور لە بەغدا دەکەن. ڕاستە حکوومەتی فیدراڵی لە 2003 بەدواوە حکوومەتی گەندەڵخانەیە، بەڵام ئەوانەی لە هەرێمەوە تیایدا بەشداریان کرد لە شانازی ئەو گەندەڵخانەی عێراقی هیوا و ئاشتیدا بەشدار بوون. دوجار مەگەر چەند بەرپرس و نوێنەری هەرێم خواردنی سامانی گشتی و گەندەڵیان لەسەر ساغ نەبووەوە، ئەوانە کێ بوون ناویان لە راپۆرتە 10 ساڵێکەی باڵوێزخانی ئەمریکا لە بەغدا هاتبوو، کاروەکو سیاسیە فاشیل و مافیا و گەندەڵەکانی عێراق. ئەوانیش لە تاڵانکردنی سامانی گشتی عێراقدا بە شێوەیەکی بەرفراوان بەشدار بوون. جەماوەری کوردستان زۆر لەوە هۆشیارترام جارە چاواشەی بکەن، یاوەکو تاوەکو ئێستاش بە میلیشیا و چاوسورکردنەوە دەتانەوێت بەری لافاوی تووڕەی خەڵک بگرن، بەڵام مێژوو سەلماندوویەتی کە زۆر لە ئێوە بەهێزتر بەدەستی جەماوەر تەمبێ کراوە.